سڵاو بینەرانی ئازیز ئەم ئەڵقەیەمان هەر تەواوکەری ئەڵقەی پێشوو دەبێت لەبارەی مێژووی سەلەفیەت. ئەم جارە باس لە مێژووی سەلەفیەت دەکەین لە عێراق و لە هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز دکتۆر یاسین تەها. دکتۆر بەخێربێ. دکتۆر جاری پێشوو بەگشتی باسی سەلەفیەتمان کرد، بەس ئەمێ وەک ڕەبتێک لەگەڵ هەمان ئەڵقەی پێشوودا پرسیار لەوە بکەم، سەلەفیەت لە سعودیە یاخود سەلەفیەت لە جیهاندا لە دوای ساڵی 90 بە تایبەتی لە دوای شەڕی عێراق کوێیت جۆرێک لە پەرتبوون لە دابەشبوونی تێدا ڕوودەدات. ئەوە چۆن؟ بەڵێ ساڵ 1991 ئەوە بوو 90 کە عێراق کۆیتی گرت، عەرەبستانی سعودیە هاوپەیمانێتیەکی میوانداری کرد بۆ گێڕانەوەی کۆیت. لێرە پێویست بوو ئەمریکی و ئەوروپی و ئەوانە سوپای بیانی بێتە ناو خاکی سعودیەوە. ئیشکالێک دروست بوو کە ئایا دروستە پشت بە کافر ببەستی بۆ بەرەنگاربوونەوەی عێراق کە دەوڵەتێکی ئیسلامیەوە، ئایا دروستە سوپای لە بینی دوو قەوزا کافر قیباسا بێنیتە ناو خاکی پیرۆزی سعودیە، کە هەیەکی باری عولەما کە ئەوەی کە پێوتە سەلەفیەتی داعوی ئیبن باز و عوسەیمین، ئەوانی کە لە عولەما قەدیمەکانی سعودیە فتوایاندا کە ئیستیعانە جائزە بە کوفار و کافر و چەند نمونەیەکیان لە ناو تاریخی ئیسلامی و ناو سیرەی پێغەمبەر ئاماژە پێک هێرد کە جائزە. هەندێک لە سەلەفیەکان ئەمان پێهین نەبوو، ینی پێڕەوا نەبوو و پێپەسەند نەبوو، بەرهەڵستیان کرد و تیان جائز نییە و دروست نییە و لێرە دووبەرەی یەک دروست بوو. وردە وردە ئەمە بێتە هەوێنی دروستبوونی سەلەفیەتی جامی و سەلەفیەتی ئەوە، ینی سروری و حەرەکی و ئەمە ئەبێتە هەوێنی دابەشبوونێکانی کە لەسەر بنەمای ڕاجیایی دەربارەی ئەو بابەتە و دوای پەراسێنە ئێمە ئێستا بینین زیاتر لە نەموزەجێکی سەلەفیمان هەیە. بەڵام دکتۆر سەلەفیەتی جیهادی کە لە قاعیدەوە بۆ داعش درێژە بێتەوە بەشێکە لەو سەلەفیەتە؟ خۆ دوو جۆر سەلەفیەتی، ینی ئەوە کە پێوتێ سەلەفیەتی جیهادی، سەلەفیەتێکی جیهادی لۆکاڵی هەیە لە ناوچەکانی خۆیان دروستە بنەوەکو لە ئەنسار لە کوردستان دروست بوو، یاخود هەندێک شوێنە شتێکی شەیە کە خوا ناوی لێنرا سەلەفیەتی جیهانی کە قاعیدە بوو، ینی سەلەفیەتی جیهادی جیهانی عالەمی. سەلەفیەکان خۆیان ئەمەە ئانی زۆر بەرهەڵستی ئەو جۆرە سەلەفی ئەبرانی سەلەفیەتی داعوی، ئەوەی کە مەدخەلی و جامی و علمی پێوتێت، تەمان مەدخەلی و جامی و هەموو ئەمانە شتە زەمنی سەلەفیەتی داعویەوە، ئەوانەی کە داعوە مەسەلەن دروشمی ئەوان تەصفیە و تەربیە، ئەڵێ نەوەختی جیهادە، نەوەختی دەوڵەتداریە، نەوەختی شتە. ئێمە پێویستە تەصفیە بکەین و ئەلبانی ڕەنگانی تەنزیلی بۆ ئەمە کردووە کە ئێمە ئێستا وەختی ئەوەمان نییە جیهاد بکەین یا دەوڵەت دروستکەین یا بەرهەڵستی ڕژێمەکان بکەین یا شۆڕش بکەین. ئێمە لەم قۆناغا عەقیدەی خەڵک پاک ئەکەینەوە بە ئەو دروشمەی ئەوان و تەصفیە و تەربیە ئەەکەین. کەی ئەوەمان تەواو کرد وردە وردە خەڵکی تاکی مسلمان ئامادە ئەەکەین بۆ ئەوی هەنگاو بنێن بۆ قۆناغی داهاتوو کە شۆڕش و کە ڕاپەڕین و کە بەسەر سەلەفیەتی علمی باوەڕیان بە شۆڕش و ڕاپەڕین نەبێت؟ نیانە نەخێر. سەلەفیەتی علمی بۆ بڕوایان پێی نییە، ئەوەی کە پێوتێ سەلەفیەتی داعوی چەند نمونەیە لە تاریخی ئیسلام دێننەوە لە سەدەمی عوسمانی کوڕی عەفانەوە کە چەندین حەدیثیشمان هەیە، چەندین حەدیثەیە کە هەر کاتێک شۆڕش و ڕاپەڕین ڕوویدا بێت نەتیجەکەی خراپ بووە، لێکەوتەکەی خراپ بوو. بۆیە ئەمە لە ئیسلامی سونیا هەیە، ینی حتا ئەشعەریەکانیش هەر حەزەرن لە شۆڕش دائیمەن لەگەڵ ئۆقرەیان. یانی دکتۆر یەک پرسیار کە گرنگە بەلامەوە لە نێوان دوا ڤێرژنی سەلەفیەتی جیهادی کە داعشە لەگەڵ حەرەکەتی وەهابی لە سەرەتاکانیە زۆر لێکچوون هەیە لە کوشتن و لە پێتوانی ئەمە ڕاست سێکە هەموو بزوتنەوە دینیەکان ئەگەر بچێ ناو کرۆکیانەوە عنفی تیا هەیە. مەسەلەن حتا لە ناو هەر بزوتنەوەیەکی دینی مەسەلەن ئیخوان مسلمین، سۆفی، سەلەفی، وەهابی، ینی بەس فتەی لە فترەکان زۆر فۆکەسەکرا بۆ لەبەرەوەی ئەو کەسانەی کە داعشیان دروست کرد بەشی زۆریان سعودی بوون. دوو هەندێک لە مؤەلەفاتی محەممەدی کوڕی عەبدولوەهاب و ئەوانیان کرد بە مەنهەج لە سووریا و ئەمانە، بەڵام ئەمە خۆی شتێکە لە ئەسڵی ینی لە ئەدەبیاتی دینیە
ئەم دەقانە هەن وەکو خۆ داعش قورئانی شا بەکارهێناوە بە پلەی یەکەم فەرمودەشیان بەکارهێناوە ئایا ئەکرێ بڵێ هەموو موسڵمانێک داعشە بۆیە فترەی لە فترەکان زۆر ئەوە کراوە سعودیەکان خۆیان زۆر هەڵوێستیان لەسەر ئەوە کردووە و دراسەیەکی شاملیشیان کردووە بە شێوەیەکی علمی بزانن بۆچی خەڵکی سعودیە زۆربەی چوونەتە ناو داعش لە هەمان کاتدا یەک شتی تریش هەیە ئەڵقەی پێشوو ئاماژەمان پێکە سەلەفیەکان گەورەترین شوورەی پارێزەری سعودیە بوون لەوەی کە نەکەوێتە دەست داعش چونکە سەلەفیەکان داواکەن کە تۆ ئیطاعی یعنی لەگەڵ وەلی ئەمر بگونجەی تەحملکەی هەڵ بکەی ئەگەر خراپ بێ ئەگەر چی بێ و جایز نییە حتا لەسەر مینبەریش ڕەخنەی لێ بگری ئەوە دوو بە هەموو شێوەیە دەستبردن بۆ چاک و حتا ینی زۆربەی سەلەفیە گەورەکان حتا بۆ ئیسلامیەکانی جەزائیر بۆ حەماس بۆ ئەمانە بەڕەوای نازان ئەو جۆرە میکانیزمانە دکتۆر با بێنە سەر عێراق دوای هێنە سەر کوردستان سەلەفیەت کەی ئەگاتە عێراق طبعا العراق دو مێژووی هەیە سەلەفیەت مێژوویان بەر لە عەبدولمەحەمەد عەبدولوەهاب هەندێک لە بۆ عولەما عەبدولعەباس عەزاری مەبەستم لە وەهابیەتە عەبدولعەباس عەزاری زۆر باسی کردو زۆر نمونەی هێناوتە کە بەر لە محەممەد عەبدولوەهاب چەند کەسێکی عێراقی هەمان بۆ چوونیان هەبوو بۆ دین بەڵام لە عێراق لە دوای خۆی محەممەد عەبدولوەهاب هاتووەتە بەسڕە فترەیەکی زۆر لەوێ ژیاوە و هەوڵی دا بەنگازەکەشی بڵاو کاتەوە بەڵام لەبەرەوەی بێئەیەکی شیعیە سەرکەوتونە بۆ چۆتەوە بە سعودیە زۆر باسەیە لە مووسڵیش بۆ فترەیە بەڵام بە شێوەیەکی گشتی دواتر لە سەردەمی ئالوسیەکان بنەماڵی ئالوسی بۆ چوونی سەلەفی لە عێراقا بڵاوە بێتەوە وەکو تەیارێک لە تەیارەکانی دینی لە عێراقا وجودی هەیە و ئەدەبیاتی هەیە و دواتریش لە کرانەوەی دوای ساڵی نەوەتەکانە لە دەوروبەری تکریت و سامەڕا و لە بەغا لە ساڵانی نەوەتەکانە سەلەفیەکان هەبوون فترێک لە فترەکان سەدام حوسێن ڕێگەی بۆ خۆشکردبوون و ڕێگەی ئەدا جەمەجۆڵ و چالاکیان هەبێ بەڵام لە پڕێکە لە ساڵی نەوەتەکان کۆمەڵەکیان لێ ئەعدامەکە لە سێدارەیەدا قوتابخانەکانیان داخە ئەڵبەت ئەم هەڵبەز و دابەزە لە عێراقی سەدام لەگەڵینا لەگەڵ شیعەش هەروە بوو یانی لەگەڵ باوکی مختەدا زۆر کراوە بوو فترێک دوای لە فترەکانە ڕوبەڕووی بوویەوە کوشتی زۆر باشە لە سەردەمیەوە کوشراوە دکتۆر با بێنە سەر کوردستان مێژووی سەلەفیەت لە کوردستان بۆکەی بگەڕێنینەوە دوو مۆیتۆ دوو وێزگە هەیە بۆ بڵاوبوونەوەی سەلەفی یاخود دوو بنکایەک لە سلێمانی دوو لە بادینان کەسایەتیەکی کاریزماتیکی عالم هەیە لە بادینان کە ناوی حەمدی عەبدولمەجید سەلەفیە یاخود شێخ حەمدی و ئەمە محققی حەدیثە معجەمی تەبەرانی و کۆمەڵێکی تر کتێبی کردووە و ئەمە لە ناو شۆڕشی خۆی خەڵکی ڕۆژاوای کوردستانە لە بنەڕەتا خەڵکی باکووری کوردستانە لە پەنجاکانە تێکەڵ بە شۆڕشی ئەیلول ئەبێ و لە ناو بزوتنەوەی کوردایەتیە ڕۆڵێکی گەورەی هەیە وجودی هەیە و ناوبانگشی هەیە ئەچێتە سووریا عالمێکی محققیشە محققە و محققی حەدیثە معجەمە تەبەرانی چەندها مجەلەدا و زۆر ینی لە خەلیج لە کوردستان ناسراوترە لە ئەوساتی عەرەبیە باعتیباریەوەی محققی مەخطوطاتە و محققی حەدیثە محەدیثە خۆمان پێڵین مەلا حەمدی سەلەفی شێخ حەمدی سەلەفی بە تعبیری سەلەفیەکان شێخ حەمدی لەبەرەوەی لە ناو شۆڕشی ئەیلولا نزیک بوو لە ڕێبەراتی شۆڕشەوە و هەندێک جان وێنەرایەتیشی کردووە ناوبانگی هەیە و تواناشی هەبوو ینی خەڵک لە دەوری خۆی کۆ بکاتەوە بەڵام بە شێوەی میلی بەو جۆرەی کە ئێستا هەیە تەبانەوە لە ئەمە باسی چێنەکەن 50 و 60 و 70کان و ئەو کەسانە لە دەوریشی حەمدی کۆبوونەتەوە کە ناکجۆر و ناکۆک بوون لەگەڵ ئیسلامی تەریقەتی ئیسلامی سۆفیگەری و دواتر لە سلێمانی لە ساڵی هەشتاکانە وردە قوتابخانەیەک کەسێک بە ناوی مەلا عومەر چنگیانی کە ئەچێتە سعودیە و لە جامعەی محەممەد بن سعود ئیسلامی هاتەوە دەسەکەوە بە دروستکردنی قوتابخانەیەک لە سلێمانی کە ناوی قوتابخانەی عومەری کوڕی خەتاب بوو لە ناوەڕاستی هەشتاکانە کۆمەڵێکی زۆر فێرخواز لێی کۆبوونەوە ئەوە بیدایەتی بە میلیبوون و بڵاوبوونەوەی بەربڵاوی بانگەوازی سەلەفیە بەو ئەتیبارەی ئەو کەسانی کە ئەچوونە ناو ئەو قوتابخانەی لە شارە جیاوازەکانەوە هاتبوون و شتێکی زۆر گەرن کە لە ساڵی هەشتاکانە هەبوو تا نەوەتەکانیش بە ڕێگەی کاسێت وتارەکان بڵاو کرانەوە ئەگەشتن بە شار و شارشەکان و ئەم کاسێتانە بە نسبەتی ئەو سەردەمە گەڕاوی بوون بەو ئەتیبارەی زۆر دژەباو بوون و زۆر کاسێتی وەکویان کاسێتی وتارەکانی جمعە و دەرسەکان و تەفسیری ئاخر خۆیان سەلەفی نەبوون هی مەلا عومەر کاسێتەکانی مەلا عومەر بڵاو ئەبوویەوە ئەمە بوو بەهۆی ئەوەی کە بۆ چوونەکە تەشەنە بکەوە لە هەموو شار و شارۆچکەیەکە چەند کەسێکە هاتن بۆ
مزگەوتی هاتوونەتە مزگەوتی ئیمان و دواتر لەوێ لە شوێ جێگەی خۆیان حەڵەقاتی دەرسیان دروست کردووە. طبعاً وەزعی ئەوانش هەر وەکو وەزعی عامی سەلەفی بوو لە فترەکانە ڕەژەمی عێراق ڕێگەی داوە، حتا فترێک لە فترەکان سەدام بۆ ڕوبەڕبوونەوەی بەحرینی چەپگەرایی کتێبی دینی تەبع کرد، ینی کتاب تەوحیدی محەممەد عەبدولوهاب چاپ کراوە لە عێراق، بڵاویش کراوەتەوە، کتێبی شیعەکانیشی بڵاوە کردەوە، بەڵام حیزبە ینی ئەوە حکوومەت وا بوو کە زانی لە ساڵحینیە بەرامبەری بزوتنەوە دینیەکان وەسایەوە، لەوانە شیعە و لەوانەش وەهابی. زۆر باشە دکتۆر. مەلا عومەری سەلەفی لە هەشتاکانە لە سلێمانی قوتابخانەی وەزانش مزگەوتی خەتاب لە مزگەوتی ئیمان لە پێشەوە مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی بووە. بەرحەڵ بەڵام لە ساڵی 91 تا 93 ئەبینین جۆرێک لە حرەکەتێکی جیهادی دروستەکە، ئەوە لە حتا کێشەی مزگەوتی ئیمان لە ساڵی 93 ئاشکرایە کە خەڵکی تیا کوژرا و خۆی ئەو حرەکەتە جیهادی نەبوو چونکە بەشێک بوو لە سەلەفێتی داعوی، بەڵام تێوەگلا چووە ناو زمانی ڕووداوەکانی شەڕی ناوخۆوە، ئەوە مەگەر مام ساڵمەر خۆی قسەی لەسەر بکا باشترە. ئەودام لە پۆستێکا کە ئەگەر بیرم بێتەوە ئەڵێ لە خۆم نابورم لەوەی کە ئەو فترێ ئەوم کرد چووە ناو ئەوە، چونکە لە ڕاستیە ئەوە نامۆ بوو بە میتۆدی سەلەفی، هەتا ئێستش کە ئێمە قساکەین سەلەفێتی داعوی بە هەموو ڤێرشنەکانی ئەوەی کە پێ ئەوترێ جامی، ئەوەی پێ ئەوترێ مەدخەلی، ئەوەی پێ ئەوترێ سەلەفێتی ئەلبانی یاخۆ تەیاری ئەلبانی، ئەوەی پێ ئەوترێ تەیاری عوسەیمین و بن باس کە زانا گەورە ناودارەکانی هیچیان تەبەنی عنف ناکەن و داعمی ناکەن و بالعکس بەشی زۆری خیتابی سەلەفی لە نەوەتەکانە چەق ئەبەستێ لەسەر دژاتی لا حیزبی و حرامکردنی حیزبی و تەحریمی و حرامکردنی حیزباتی بە اعتیباری ئێمە پێویستمان بەم پشتە نییە و ئەمە شتێکی دەخیلەوە نامۆیە لەسەر ئیسلام، بۆیە کە ئەو کاتە مزگەوتی ئیمانە چنە ناو شەڕی ناوخۆوە شتێکی ئیستیسنا. زۆر باشە دکتۆر. لە کوردستان هەر لە هەشتاکان تاکو نەوەدەکانیش حرەکەتی ئیخوان موسلیمین دوای ئەوش بزوتنەوەی ئیسلامی کە هەر لە ڕەحمی ئیخوانەوە هەڵقوڵاوە بزوتنەوەش زۆرتر دەوریان هەیە، سەلەفیەت دەوری نییە، هەرچەند ئیخوانیش هەر دیاردەی ئیسلامی تا ساڵەکانینەوە شتێک دیاردە نەبووە، ینی زۆرتر حاڵەتێک بووە. سەلەفیەت لە کوێ ئەوە جێ بکەینەوە ینی؟ ئەو مەرحەلەی تەسیسە لە ساڵی نەوەتەکان، تەمە لە سەردەمی سەدامە ئازاد نەبوون بەو تۆرە، هەندا حتا لە شار و شارەشەکان ناچوونە دەرەوە لە دەشت و دۆڵشتەکان دەرسیانە خوێن. لە دوای نەوەت فەزایکی گەورە خۆڵقا بۆ حرەکەتکردن. تەمەنی ئیخوان موسلیمین باعتیباریەوەی کە تەجروبەی سیاسیان زیاتر بوو، باعتیباریەوەی ئیمتیدادی حرەکەتێکی جیهانی بوون، ئەمە ئەو لە لایەکی تریش کە جەنگی ناوخۆ لە کوردستان داگیرسا ئەوان وەکو هێزێکی مەدەنی خێرخواز ینی ئیشیان ئەکرد و تەجروبەی سیاسیان نەبوو، زیاتر لە سەلەفیەکان دەرکەوتن. بەڵام وردە خیتابی سەلەفی وەکو خیتابێکی ئیسلامی ئەوش لە نەوەتەکانە لە ڕێگەی کاسێت و لە ڕێگەی تەدریسەوە، ینی سەرەتا و کۆتایی بەڵام زۆرتر شێ لەوە دەوریە بوو، زۆرتر زیاتر لە یەک کەس دەوری هەبوو. لە دوای ئەوەی مامۆستا عومەر ئەچێتە هەولێر خوێن ئەو کەسانی کە ئەو دروستی کردبوون و خوێنکاری ئەو بوون و ئەو کەسانەشی کە ڕێگا ئەکرێتەوە، ینی خەڵک لە عێراقەوە چنە سعودیە چنە یەمەن. بە تەحدید ئەمە کە جەنابەت باسێکەکەی بابەتێکی زۆر بە پێزە بۆ بەحث، ینی بۆ توێژینەوە کە بە تەحدید بەشی زۆری ئەوانە لە ژیانە ماون شتومڕێکی زۆر هەیە کێ یەکەم بۆ کێ لە بیدایەت بۆ کێ تەلەبەی کێ بۆ ئەم ڕازینی و ئەو ڕازینە، بەڵام بە شێوەیەک بە عموم هەر لە فەزای مزگەوتی ئیمان دوو مەڵبەندی سەلەفیەتی ئیمانەیە لە کوردستانە، بادینان و سلێمانی. لە سلێمانی هەموو ڕێگاکان ئەچنەوە سەر مزگەوتی ئیمان، لە بادینان هەموو شتەکان ئەچنەوە سەر شێخ حەمدی و خزمەکانی تەحسین دۆسکی و ئیبراهیم دۆسکی. دەتوانێت شێخ حەمدی سەلەفیش زۆر دیار نەوە، ینی کاریگەری زۆر نەبووە لەو منطقە. شێخ حەمدی کەسایەتێکی عیلمیە، یعنی کەسایەتێکی داعویش و تاربێش نییە و کەسایەتێک نییە گەڕابێ حرەکەتێکی بێ ڕەوتێکی بێ، ئیشەکەی تەحقیق محققیە. بەڵام وەکو سەرچاوە ئەمە یەک دوو شێخ حەمدی دەوری هەبوو لە تەسکیەکردنی خەڵک و ناردنی بۆ سعودیە، فترەیەک لە ناوەتەکانە ئەو کەسانێک کە لە زانکۆکانی سعودیە بیان ویستایە بخوێنن ئەبووە تەسکیێتە بۆ ئەتیبارێت و عێراقی و عێراق مەڵبەندی ئێران لە هەولێرە لە هەولێر بەڕاستی زۆعفێکەیە لاوازیەکە هەر لە بواری ئیسلامی سیاسیشە پێم وایە لە هەولێرە ئێمە ئەڵێن دوو جەمسەری گەورەمانەیە بادینان و سلێمانی. هەولێر شوناسێکی تایبەتی سەلەفیەتی نەبووە،
بە درێژای ساڵانی زۆر باشە لە دوای مەلا عومەری سەلەفی تقریبان سەلەفیەت لە کوردستانە جۆرێک لە کبوونەوە بەخۆیەوە ئەبینێتە ئەم ساڵانەی دوایی پێت وایە ئەمە ڕاستە بە تایبەتی مزگەوتی ئیمان کپە بێت یانی خۆی هەڵبەز و دابەز لە مێژووی حرەکە دینیەکانە بەردەوام هەیە بەڵام هیچ کات کۆتایی پێ نایەت و بنەبڕ نابێ ئەلبەت لە دوای نەوەتەکانی تر بەڵێ ینی جۆرێک لە خامۆشی ڕۆئەدا هەتاوەکو لەم ساڵانەی دوایی بەعکسەوە ینی بوژانانی زۆر باشە با بێمە سەر ئەم ساڵانە دەرکەوتنی مامۆستا عەبدولەتیفی سەلەفی با بڵێن تەکانێکی گەورەیدا بە سەلەفیەت ئەمە لە خۆڕە یا کاریزمای مامۆستا عەبدولەتیفە یا با بڵێن زروفە مەوزوعی و سیاسیەکە وای خوا یا کۆمەڵایەتێکە وای خواستووە کە سەلەفیەت ئاوا گەشە بکە لەم کات خۆی زۆر مەحاولە ئەکرێ باسی شەخص و دەوری شەخص و ئەوانە بکرێەوە خۆی مشتومڕش هەیە لە نێوان خۆیانەکە زۆر تەسی بەڵێ کەساتی دەوریە بەڵام زمینەی بڵاوبوونەوەی سەلەفی زمینێکی ینی لە ناو کای ئاینیە زمینێکی لەبار هەیە ئەمە ئەڵقەیەتریش ئاماژەمان پێکرد بە ئەتیباری ئەوەی کە زۆر مەسەرەن زۆر بۆچوون هەیە لە سەلەفیەکان لایەن دەسەڵاتەوە دەعام کراون ئێخۆ ئەگەر بیت و بە مەوزوعی سەیریکە ئێخۆ گروپە ئاینیەکان تریش هەر دەعام کراون لەلایەن سوڵتەوە مەسەلەن ئێمە سۆفیەکان لە کوردستان فترێکی زۆرێکێتی زانایان لیژنەی فتووە خانەقاکان تەکیەکان بە بڵاوی کۆمەک کراون سەلەفیش هەر کۆمەک کرانی بەسە ئەگەر ئەو گریمانەیە وەرگن کە کۆمەک کراوە خۆ حیزبە ئیسلامیەکان لەناو حکوومەتە هەبوون ینی وەزارەتیان هەبوو بەشە بودجەشیان هەبوو کۆمەک کراون ڕێکخراوی خێرخوازیان هەبوو بۆیە هەمویان بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر کۆمەکیش نەبێ دەرفەتیان هەبووە کە دەستیان بە سەرچاوی دارایی و بە ڕێکخراوە بگا بەڵام کاتی یەکێکیان پێش ئەوی تریانەکەوێ ئەبینی لە هەموو لایەکەوەی اتهامات دروستە بێ ئەڵێ ئەوە دەسەڵات دامی کردووە ئەمە لە ڕووی مەوزوعیەوە ئێمە ئەگە سەیکەین وەکو بابەتی هەموو لە چانسی ئێمە بەڵام یەکشت هەیە لە خطابی سەلەفیە کە جملەیەکی زۆر ڕەناناوە بە عەرەبی پێ ئەوتێکە ئەڵێ التیزام بە قورئان و سونەت بە فەهمی سەلەفی باشە دکتۆر ڕاستە ئەمە بۆ هەموو مسلمانێکی دیندار تۆ کە باسی کەی بڵێ بێ با ئێمە پابەندین بە قورئانی خوا فەرمودەی پێغەمبەرەوە بە تێگەیشتنی سەحابە و تابعین ئەمە شتێکی سەرنجڕاکێشە لە کایی دینیە باشە بەس دکتۆر من دووشت لێرە باسەکەم یەکەم مزگەوتی ئیمانە هەر هەبوو هەروای وتووە دەوری کەس بووە دووهەم بزوتنەوە و تەوابی ئەوها ئەنسار سونە و جندول ئیسلام و دواتر کۆمەڵ ئەمانیش سەلەفی جیهادی بوون و هەر هەمان قسەش دەکەن ینی هەتا مامۆستا عەلی باپیر چەند نووس تەفسیری هەیە و کتێبی هەیە لەو بارەوە بۆ بالذات سەلەفیەتی با بڵێن یاخود ڕەوتی مامۆستا عەبدولەتیف سەلەفی زۆر ئازاتی سروشتی مجتەماعی کوردی ئەو نەوە ئیسلامە حەرەکیانە ئالۆزە بەڵێ هەر ئەو قسانە ئەکەن بەڵام کە بوو بە حەرەکەت و حیزب و هیجرەت بکە ئەوەی بە ئەدەبیاتی ئەوان هەیە وڵاتی خۆت بەجێ بێڵەوە بچۆ بۆ شوێنێکی تر و چەک هەڵگەرەوە بچۆ لە ناو معادلاتی سیاسی و فترێ لە فترەکان ناچارەی بچتە ئێران و فترێک ناچارەی بچتە فەلوجە ئەمە لەگەڵ ئیسلامی کۆمەڵایەتی سروشتیە کە زمینەی بڵاوبوونەوەی نەبێت لە ناو کووردا هەمیشە سۆز و عەتفێکی لە ڕادەبەدەر بۆ دین هەیە لە هەموو سەدە و سەردەمەکانە خەڵک پابەندێکی زۆریانێ ئەم نەوع پابەندێ زیاتر حەزیان لە ئیسلامی کۆمەڵایەتی بێ مشکیلەیە ینی ئەوەی کە تۆ بچیتە مزگەوت ئیلتیزامی خۆت بکەی پابەند بی بە دینەوە ئەوە بابەتێکی کۆمەڵاسیە زیاتر لە ڕاستیان مێژووی نییە ئەم نەوع نەمەتە سەلەفیە دەعەویە بە هەموو جگە لە بە هەموو نەوعەکانیەوە گونجاوترە لەگەڵ سروشتی مجتەماعی کوردیە هەتا سەلەفیەتی حزبی یا هەتاوکو سەلەفیەتی تەنزیم زۆر دکتۆر چۆن بڵین سەلەفیەت لەگەڵ سروشتی کۆمەڵگەی کوردی ئاخوایانی تو پێت وانەیە کۆمەڵگەی کوردی بە ئیسلامێکی تەقلیدی کۆمەڵایەتی زۆرتر ئەخوا تاکو بە سەلەفیەت بخوا بەو معنە وشکەی کە باسی سەلەفیەتە ئەوەش هەر مەوزوعی بەحسە بەڕاستی ئەمانە کە ئێمە لێرە باسەکەن هەر یەکێک لەمانە عنوانە بۆ توێژینەوەی بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ یعنی قبولنە ئێمە ئەبینین ئیستیجابە بۆ داعوای سەلەفی هەیە یان نییە وەکو دیاردە ئەوە پێویستە بەحسێکی لەسەر بکرێت بەس هەیە یان نییە هەیە یعنی ئێستا تۆ ئەم بڵم سەلەفیەت پێش ئیخوان و کۆمەڵ و بزوتنەوەشی دابێتەوە بەڵێ خۆی لە ئەساسی ئیسلامە ئەم دوو تێگەیشتنە هەر هەبووە لە کوردستانە
ئێمە سەیکە خۆ ئیبن سەلاحی شارە سووری بۆ چوونی سەلەفیانەی هەبوو محەدیث بووە محەدیثە سەرچاوی ئیلهامە بۆ سەلەفیەکان لە کوردستان ژیاوە خۆ لە ناو ئەیوبیەکان سەلاحەدینی ئەیوبی و هەموو میرانی ئەیوبی ئەشعەری سۆفی بوون بەڵام ئەشرەف موسا یەکێکە لە برازای سەلاحەدینە سەلەفی بوو یعنی بە مانای ئێستاوە سبووکی باسیەکە لە طبقات مەسەن شێخ حەسەنی هەکاری آخر وەکو ئەشخاص وەکو شێخ حەسەنی ئەکاری کە سۆفیەکی گەورەی بادینانە و خەڵکێکی زۆری لە دەورکۆبەتەوە لە عەسری وەسیتا بۆ چوونێکی زۆر سەلەفیانە هەیە لە کتێبی ئەعتیقادی ئیمامی شافعی بگەڕ مەبەستمان ئەوەیە بەڵێکەم و زۆر جارێک ڕوتێک پێش ڕوتێکی ترکەوتەوە بەڵام بە سروشتی ئیسلام لە هەموو ناوچەکانی جیهانی ئیسلامی بە کوردستانیشەوە هەمیشە زەمینە هەبووە ئەگەر بگەڕێنەوە ناو تاریخی وەسیط کە ئێوە کتێبێکمان لە مەردەسە لەم ماوەیە چاپە بێت چەند نمونە هەیە لە خەڵکی ناودار لە کوردستانە لە مێژووی ناوەڕاستیشە مەسەڵەن بۆ چوونی سەلەفیانیان هەبوو بۆی ئەرزێتەکە هەیە دوو خێتابی سەلەفی مامۆستا لە کوردستان با بڵێن ئەو دیاردەی کە هەیە دیاردەی زاڵ مەلاکان هەموو زۆر ڕاستە زۆرینەی کورد بە توولی تاریخ بە درێژایی بڵێم ینی بە درێژایی مێژووی ئیسلام شافعی ئەشعەری زاڵە بەسەریانە تەریقەتەکان باڵا تەریقەتی سۆفیشیان هەبووە زۆرینەی ینی حتا ئیبن تەیمیە ئەڵێ کورد هەموو شافعی شەرفخانی بەدلیسی ئەڵێ کورد هەمووی شافعیە مەسەلەن تەریقەتەکان فترەیەکی زۆر بۆشایی دەسەڵاتیان لە کوردستان پڕ کردوێتەوە تەریقەتەکان قوتابخانەیان هەبووە تەریقەتەکان خەڵکیان پێگەیانوە پرۆژەی خەدەماتیان هەبووە دەوری حیزبیان بینیوە دەوری دەوڵەتیشیان بینیوە لەو فترەی کە مینیشتەکان نامێنن هەتاوەکو سوڵتەی سیاسی سەرهەڵەدا کێ بۆچی ئێستا بەڵام هەمیشە پەراوێز و زەمینەیەکیش هەبووە بۆ تێگەیشتنی سەلەفیانە لە ئیسلام و سروشتی دین خۆی ئەو دابەشبوونەی تێ هەموو ئیسلام مەدرسەی ڕای و مەدرسەی دەقە ئەستاس پێتوانێ هەر با بڵێم ئەولەما بە جیهانی بوون وای کردووە کە سەلەفیەتیش وەک مۆدیلیشی تازە بێتە ناو سەلەفی تەمەسوکە بە نصوص و ئوسولی ینی و ئەمە لە هەموو دینێکیش هەیە ینی مەسیحیش سەلەفی ئوسولی خۆی هەیە جوولەکەش هەیە حریدیم و دینەکانەوە هەموو دینەکان سروشتیوانە کە حرەکاتی سەلەفیان تیا بەڵێ سەلەفیەکان سوودی زۆریان لە سۆشیال میدیا بینیوە سوودی زۆریان لە مینبەری مزگەوتەکان بینیوە سەلەفیەت ئایندەی هەیە لە کوردستانە یاک بڵقێکی سەر ئاو یا مۆدێلێکە و بەسەرە چێ چونکە کورد بە عادەتی خۆی زۆر تااقەتی ئەو تەزەموتە سەلەفیە حرفیەی نەبێت پێم وایە ئێمە ناتوانین باس لە کوردستان بکەین بەدابڕاو لە دنیای ئیسلام پێم وایە لە ناو ئیسلامە هەمیشە ئەم دوو قوتابخانەیە هەر ئەبێ قوتابخانەی دەق و قوتابخانەی ڕەئی قوتابخانەی تەویل و قوتابخانەی نصوص بۆیە ئەمە علاقەی بە سروشتی تێگەیشتنە دینیەکەوە هەیە بەڵام ئەشێت هەڵکشان و داکشان و هەڵبەز و دابەز ڕۆ بدا فترێ ئەمان زۆر بن فترێ ئەمان کەم بن بەڵام وەکو بنەبڕبوون و کۆتایی هاتن پێم وانە هیچ لایەکیان بتوان بەسەر ئەوی تر نا سەلەفیەکان ئەتوان کۆتایی بە سۆفیەکان بێن نە سۆفیەکان ئەتوانن کۆتایی ئەمە ئێستا ئیخوانیشمانەیە خۆر سۆفی بە تەجروبەی تاریخی هیچ یەک حتا ئەو فیرقە کۆنانی کە ئێستا ئەڵێ انقراضیان کردەوە نەماوە لە ئیسلامە لە بەرگەکانی ترا دەرەکەونە پێم وانە هیچ قوتابخانەیەکی دینی بەدیلی تەواوەتی قوتابخانەیەکی دینی بێەوە بتوانێت کۆتایی پێبێنێ بە شێوەیەکی یەکجاری بەڵام ئەشێت هەڵکشان و داکشان و بڵاوبوونەوە کەمبوونەوەیان بەرز و نزم بکات زۆر سپاس دکتۆری بەڕێز ماندوومان کردی بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینا کۆتایی ئەمە ئەڵلقەیەشمان لە خزمەتی بەڕێز دکتۆر یاسین تا ئەڵلقەی داهاتوو بابەتێکی تر خواتان لەگەڵ